ڕێکەوتنیی ئەمنی سیاسی سەپاوە بەسەر هەسەدەیە لە هاوسەنگێکا کە بە زەرەری هەسەدە و بە قازانجی دەوڵەتەکەی ئەحمەد شەرع هاتۆتە پێشەوە. ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنە هەر چیەک بێت، چ لە دەمجکردنی هێزەکانی هەسەدە، چ لە دانی ئیمتیازاتێک بە ناوی زمانی کوردی و فەرهەنگی کوردی و دانی بەجموعەیە پۆست، بەڵام کە دەڵین ئەمە ڕێکەوتنیی ئەمنی سیاسیە، ئەمنیە بۆ مانایی کە هەسەدە ناچارە کە ملبا بە تێکەڵکردنی هێزەکانی خۆی بەو جۆرەی کە حکوومەتی شەرع بڕیاری لێاوە و هێنانی دام و دەستگای دەوڵەتی سووریا بۆ ناوچە کوردنشینەکان و بۆ ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی هەسەدەیە و تەسلیمکردنی سنوورەکان، فرۆتگاکان، فڕۆکەخانە، سەرچاوەکانی نەوت و گاز و هەر شتێکە لەوێ هەیە دەوڵەتی مرکزی دەبێت هێزی سەرەکی و هەژمونی سەرەکی بەسەرەوە کە ئەڵین سیاسیە بە معنایەوەیە کۆتایی هێنانە بە هەموو ئەو ئایدۆلۆژیا و ئەو تەرحانەی کە لا مرکزیەتەوە هەسەدە ئیدعاە کردلەوە کە باسییان لەوە کرد کە دیموکراتی گەلان و کۆکردنەوە و پێکهاتەکانی بە قەولی خۆیان سووریا لە دەوڵەتێکی دیموکراتیە هەموو ئەم تەرح و بۆچوونانە کۆتایی پێهاتووە و ئیتر هەسەدەش دەبێ وەکو هەموو دەوڵەتانی ناوچەکە وەکو خودی ئەمریکا وەکو فەڕەنسا وەکو تورکیا وەکو دەوڵەتە عێراق وەکو حتا دەوڵەتانی سعودیە و کەنداو کە دەبێ ملبا بە یەک پارچەی خاچی سووریا و لە چوارچەوەی دەوڵەتی مرکزیە، ینی مەبەستمۆی ئەم لە ڕووی سیاسی و قبولکردنی ئەو ئیستراتیژیە کە حکوومەتی ڕاگوزەرەکەی ئەحمەد شەرع بۆ سەپاندنی دەسەڵاتی مرکزی بەسەر تەواوی سووریایە ڕەچاوی کردووە. هەسەدا دەبێ لەم چوارچێوەیە شوێن پێی خۆی دیاری بکە و بەرحاڵ بە شەرت و مەرج و قەید و بەندێکەوە ملبا بەم ئیستراتیژە. بەڵام بێگومان بە پێی حەساسەتی وەزعی کورد لە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە وانە کە 100% دەوڵەتی سووریا بتوانێت تا ئەو پەڕی خۆی هەموو خواستەکانی یەکجێ و یەکسەر سەرڕاستانە بڕوە. حتمما دەبێت ئیمتیازاتێک بە لە نمونەی ڕاگەاندنی ئەو مەرسومی سەرۆکایەتی کۆماری کە دەری کردوە، حتمما دەبێت ڕازی بێ بەوەی کە پلە و پۆست و پایەیەک لە هەم لە وەزارەتی دیفاع، هەم لە بەڕێوەبردننی ناوچەکان، هەم لە پارێزگاکان، هەم لە ئیدارەی بەڕێوەبردننی ئەو ناوچان، چکە حتمما هێزەکانی ئەحمەد شەرع ئێستا لەو ئاسایان نییە کە بتوانێت ڕاستەخۆ ئەو ناوچانە بەڕێوەبەراتیەکەی بگرنە دەست کە هەسەدە نفوزیشی تیای هەیە و هێشتا هێزی چەکداری هەیە و هێشتا ڕێخستنی هەیە.